لە گوندێکی نزیک سەی سادق کەڵەشێرێک بووەتە ئەژەی سەرنجی گوندەکە و دەوروبەری بەوەی سەرەتا مریش بوو و لە ئێستادا بووەتە کەڵەشێر و دەقوقێنە و هێلکە دەکات کە تەمەنی 2 ساڵە و خاوەنەکەشی لە خۆشەویستیدا ناوی ناوە کاکەڕەش وەک خاوەنەکەی دەڵێت بە تێبەربوونی کات مریشکەکە ڕاگەزی گۆڕانکاری بەسەردا هاتووە و لە ئێستادا شێوە ڕوخساری وەک کەڵەشێری لێ هاتووە و تاکو ئێستاش 30 هێلکە زیاتری کردووە. هێلکەی جیاوازە لە هێلکەی مریشکی ئاسایی کە خاڵی ڕەش بە هێلکەکە و دیارە و ڕەنگیان سوورە. ئێمە دیارە ئەم کەڵەشێرەمان هەیە کەم کەڵەشێرە سەرەتا مریشک بۆ بەنیازی ئەوەی کە کڕیوانێکە مریش بێ هێلکەمان بۆ بکە بەڵام پاش ماوەیەک ئەوەی جێی سەرسوڕمانە کە دەستی گرۆ بە قۆقاندن و دوایەوەش لەگەڵ قۆقاندن و کەڵەشێربوونەکەش جار هێلکەیەکە و لە خۆشەویستیان ناومەنا کاکەڕەش وێلکەی ئەم کەڵەشێرەش جیاوازە لە مریشک لەبەرەوە کە خوێنی پێوەی ڕەنگیشی جیاوازترەوە حەجمی بچووکتریشە تا ئێستا نزیکی 30 بۆ 40 هێلکەی کردووە لەو موعیدە هێلکەی کردووە هێلکەکانیشی هەڵی هێناوە لە ژێر مریشکە بۆ جوشکە ئێستا ئەو جوشکانشی بوون بە کەڵەشێر ینی لە بەرهەمی ئەم کەڵەشێرە کەڵەشەی تریشێ و ئەم کەڵەشێرەمان کەڵەشەی تریش لەگەڵدا جووتە بێ خۆی کەڵەشێر و کەڵەشەی تریش لەگەڵدا جووتە بێ و خۆشی لەگەڵ مریشکا جووتە بێ ڕۆژانە. خەڵکی ئەم گوندەش دڵیان خۆشە بەوەی کەڵەشێرەکەیان جیاوازە لە کەڵەشێرەکانی تر خەڵکیش وێنەی لەگەڵدا دەگرن و پێی سەرسامن بە حاڵەتێکی دەگمەن وەسفی دەکەن. بەڵێ کاتی ئێمەم هاوڵەمان بیست کە ئەم کەڵەشێرە لە گوندەکەی مەدا هێلکە دەکا یەکەم جار عجیب بووین پێی بەڵام ئێستا کاتێک لە کۆڵیمان لەسەر کەسێکەکەن هەواڵێکی دروستە ئێمە وەکو خەڵکی ئەم گوندە زۆر دڵخۆشین کە ئەم کەڵەشێرە لە گوندەکەی مەدایە و خەڵکی ڕۆژانەتیان ڕسمی سیڵفی لەگەڵاگرن و شتێکی سەرشامی دەزانن. سەبارەت بەم حاڵەتە دەگمەنە شارەزایانی پزیشکی ڤێتەرنەری ئاماژە بەوە دەکەن لە کاتی هەڵێنانی جوچکە دەتوانرێت ئەم حاڵەتە دیاری بکرێت بەڵام شێوازی لەم حاڵەتی ئێستا کە لە مریشکەوە بۆتە کەڵەشێر ئەوە دەگمەنە و ئەم گۆڕانە فیسۆلۆژیە و لە هۆرمۆندا ڕووی داوە. ئەمە ئەتوانی بڵین ڕوئەدا بەهۆی گۆڕانکاری لە هۆرمۆنەکانە. حاڵەتێکی تریژەیە حاڵەتەکە بۆ ماوەییە. طبعاً هێلکەی کەڵەشێر ئەگەر کەڵەشێر بیکە حەجمی بچووکە لەگەڵەوەش خوێنەی زۆرتر پێوەی لە چاوهێلکانی ترە زەردێنەیشی نییە. ئەمە یەکێک لە جیاکەرەوەکان کە ئەوەی لە جەزیرەی عەرەبیە کە خەڵک بینیوێتی و بیسراوە هەتا ئاڵێن هێلکەی کەڵەشێر یەکسانە بە ئاڵتون نرخێکی زۆر یعنی ئەگەر کابرا تەبەقی هێلکە بفرۆشێ لە بازاڕە هێلکەی کەڵەشێر خۆیدا لە 2 تەبەق 3 تەبەق هێلکە مریشک بۆچی لەبەرەوە بەڵێن مادەی ئەو پێگاتە خۆراکیانەی کە لەو هێلکە کەڵەشێرەیە لەوانی ترانە بەڵام ئەگەر ئەم بەرادەرە باسی کردووە کە ئەم هێلکەی کەڵەشێرە بۆ بە جوچکە و زەردێنەی هەیە وەکو هێلکەی ئاسایی بەدڵنیایەوە پێشتر مریشک بوو بەڵام سیفاتی کەڵەشێری وەرگرتووە. لە قوتابخانەی ژیان فێربوون کە هەموو شتێک دروستە و هێز و توانایی دەسەڵاتی خوای گەورە لە ڕوودانی مۆجیزەکان لە هەموو کاتێکدا ئامادەیە. هیچ شتێک لە ژیاندا ئەستەم نییە. ئەگەر کەڵەشێرێک وەکەم کەڵەشێرە پێشتر هێلکەی کردبێت ئەوە وەک مۆجیزەیەک وا بووە و لەوانەیە خەڵکی بڕوای پێ نەکردبێت بەڵام ئەم کەڵەشێرە بە پێچوانی یاساکانی سروشتەوە هێلکە دەکات و بەڵگەیە لەسەرەوەی کە ئەمە شتێکی ڕاستە و مەحاڵ نییە. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زور.